ئێبرا بۆچی خۆ دەکوژی تو خوا حەیڤنی ئینسان بتوانێت 11 سپتمبەر ئەنجام بدات تۆ بڕێ خۆت بکوژی کەسبە بخەیتە جەرجی دڵ و دایک و کەس و کارت و خزمان و ڕەفیق و دۆست و ئەحبابتە بۆچی خۆ دەکوژی بابە تۆ جامیعەتەوە و کردو یعنی تۆ بێجارە سەقافەتت ئەوەندە زۆر بێ کە بزانی خۆکوشتن حەلە خۆکوشتن کێ حەلە ئەنجا توخوا حەیف نییە تۆ 4-5 تری وەکو تۆ مەفرزە تەشکیل نەکەن و بڕۆن بۆ تاغوتانی پارەکە خۆن ێ بڕۆ پارەکەیان لێ بسەنە ژنیشی پێبێنە پێت حەڵاڵە و خانووی پێ بکە پێت حەڵاڵە و بە دزیش لەسەر حساب نابێ و بیگەێنە بە ڕەفیقەکانت و بە فەقیر و هەژاریش یاخوا 1 ملیاردتان دەستکەوت کە ئیدزن بیر لەوە بکەرەوە برا بۆچی بیرەکەی تو پاشان پێم سەیرە گەنجی کورد بۆچی بیرەکاتەوە لەوەی کە خۆی بکوژێ بابەت تۆ ئەوەڵی ژیانتە ئەم ژیانە توولانیە بەرز و نزمی ژیان زۆر زۆرە دوایە تو وامەزانە خۆ ژیان هەمووی ڕوان ناڕەحەتیە بێ سەردەمانێک بوو ئێمە لە فەقیریشە ئەژیاین بە داماوی جامیعەمان تەواو کرد چاوشۆڕ و زەلیل لە بەردەستی بەعسیەکانیشە هەموو ڕۆژێکیشە بایە تەلەڤیزیۆن ببینین سەدام لە هەفتەیەکە هەموو ڕۆژێ ئەخباری سەدام لە ڕەفیقەکانیشمان ئیخباری عدامات کەسیش بۆی نەبجلی ڕەش لە بەرکە هەموو خەڵک زەلیل و داما و فەقیر کەسیش بیری نەکردەوە لە خۆی کوژە بۆچی خۆی کوژێ ڕابێ بە پێشمەرگە ئاوا بوو ئەو زەمانە تۆش ئیرادەت هەبێ هیمەتت هەبێ خی پەروەردگاری مەشوی وەژمە فەقیا و سەلامەت سەرکەوتومان کە